إمرو أم عربانا أم كم جارينية أما بس بوصل أم عزي أمرو سيم جارينا دين إما وكو خلقي ديت الجل يك بارتة زي ما بس أم بوك بارتة زياتنا نزيجي سيبيانز بوصل دون ما بيت هي قلنا كيها هي خلقي تلجلا أم عربانا أمرو سعاد تقريبا دبو جينيوه تري إما كتوما بويه أو نانيش أما جوتي أنا كت بو تومي كت رجلي أنا كت كابراي كان لقبو جلي سربازي لقبو تنازم شيء سربتشي لانه بو أو تشكي بيبو كإما بيني إما زور بوين وطنا عزي إما بيودي بإيونيا إيوا مشروب تان لما دي صوتشل تعوزي أنا شوي قدر لسنة وأرزانا ك لو أرزكان بلين أخدي عن بكرة وقتي رجيم إنجا مامزنا فروي بالرحمة بيه ودي شبكة يقول خبر باريزن إما دفاع مع العرب عربي سنة كذا دفاع مع التركمان كذا هالكردية تركمان إيش شيء هبوا لسر أراضي ترجل أيضا عرب هذا راي من نوع نما يشوا بينه سر أرزكان تائسة أو ديان جارم عربنا هاتنا ماشي بلام كوميتي ليلان براسي دولة كاريجيري أبو ملبن بجيلي ماني كده هم كاتيا عندنا برلمان كاني يكديش معي قصان هم كاتيا بافوش ما بنو هل كاتيا وتيانا عربنا هاتنا إما أقدر كان أو قراري كبي أنا لا خلاوتوا قراري مجلس سوريا لا خلاوتوا أم عربنا أنجلين خلك كي أنجلين بين هيجام بيناكيا حتى أم دقيش خطي أزيان نشلاوا لسنلي إما نما ليشلو بعيد شوية بس عرب كان كدين بوسر أزكان عسكري لقى خوان دين جيش لقى خوان دين إما دواء لبرزك خالشوانية كين وزير داد شون شو داقوق دفاعي كل خلقي داقوق إما ما نبي تسر على زكي إمش دفاع بك على ناوسكي إمش سنلكي إما شاشة زار دونما ما تسيت يا أجا خوانا خواسا يك باسي عز لو عزانا سر بقرية ما تسي أبو هذهم بي باش إنجا كا أوانا كوادين همو كاتي بس يعني بين وسر أزكان نما ليشوا باش كاغنزاد بارستان الله نما برگری من لا ما في نتوكاني تر وكو تركمان نتوكاني تريش كردوا چۆن ئەمە ڕوویداوە یان ئەو هێزانە یاخودەوە عەرەبە هاوردانە هاتوون تەنیا زەوی کوردا گیر ناکەن ئێمە لە دیەکەی ئێمە دەیتەجل ئاغایەکمانەیە بەناوی مام شامیلە لە ئەسڵە تورکمانە خاوەنی ئەرزێکی زۆرە ئەوە تا ئێستاش وازی لێ نەیادن تا ئەم دەقەیە پارەی زۆرانی کردێتە ماڵ بەڵام تا ئێستا بۆنی خۆشبەختانە قەرارە دەچۆ لە مادەی 140 ئەم مادەیە ئەگەر بێت و کارا بکرێتەوە قانجازی هەر تەنیا کورد نییە قانجازی عەرەبەکانش و عەرەبی ڕەسەن خانزای تورکمانەکانشە ئەو پیاوە کە بڵێن تورکمانە دەیانجار هاتنە سەر ئەرزەکانیان ئێمە وەکو خەڵکی دێ هەوڵیان داوەزەوی ئەویش داگیر بکەن بەردەوام هەوڵیان داوەزەوی ئەو داگیر بکەن ئێمە وەکو خەڵکی دێ هەمومان هاوکاریمان کردو عەرەبەکانمان ڕاوناوە ئیمڕۆ عەرەبەکان هاتن وتمان کاکە فەرموو لەگەڵمانە وەرن بۆ نەحی لەیلان وتیان ئێمە ناین بۆ نەحیلان لەبەرچی ئەزانە قانون نایانداتیە ئەیانەوێ بە زۆرەملیە بکەونە سەر ئەرزەکان ئێمە خۆمان تۆمێکین هەتا ئەم دەقەشە بوسی عەزمان نەداوەتە سەعرە بۆ نایشیدین عەزی خۆمانە هەر لە سنەتەکەی ئێمە دیەکەیە پێ من گوندی ڕجێبات ئەوانش عەرەبن هەر عەرەبی هاوردە هینا ئەرزەکانیان داگیران کرد ئەم ئێوانە تەلەفۆنیان کردە بۆ ئێمە وتیانە ئێوە دەستان خۆش بێ عەرەبەکانتان ڕاونا ئەرزەکان ئێمەش لە مەترسیە هەرخوانش عەرەبن بەس ئەم عەرەبانە ڕەسەنن ئەم عەرەبانە عەرەبی هاوردن هین خەزای مەحموودی خوار بەغدا لێ واتنە مهدی گەلەو هەیە مهدی گەلەو ئەوە زیاتر ئەو کوڕەکانی هاتنە سەر مەرزە وەختی خۆی لە ئەحیاوە دانیشت ئەحیاوەی لەیلان لە دوای سقوطەوە لە 2003 چووە بەرەو حەویجە خەدیمش شوانی عەلی حەسەن مەجید بووە ئەم مهدی گەلەوە هەر ئەمە هەچی عەرەبی هاوردەیە هەتا ئەم دەقەیە ئێمە نەمانێشووە بێنە سەر ئەزمان و ئەرازیمان بەس ئەمەیە وازنایانی ئەمە سێم جاریتی باش ئاماژەت بۆدا کەوا چەکداریان لەگەڵ بووە هێزێکی سەربازی و چەکداری بووە یان تەنیا چەکداریان لەگەڵ بووە ئەوە من خۆم چوومە ئەوێ لەگەڵ موختارە چوین جەماعەتمان لەوێ بوو جوتیانە کرد جوتیانەکان لە هەمویان داشتین یەک کەسیان لەگەڵ بوو زیری عەسکەری لەبەر بوو دەماچەیەکشی پێ بوو بەڵام دەستی بۆ دەماچە برد نەهیچ هەڵوێستی نەبوو پێشەوەی ئێمە بڕۆین تووڕە بوو بە دەربارەی فەلاحەکان کە ئێمەیان بینی تەماتیکیان سوڵان تەماتیکیە کە ئێمەیان بینی خواخوایمە بڕۆت بە یاڵە بکەونە پێشمان باچین بەلای بەڕێز مدیر نەحی لەیلان مدیر شورتە هەیە ئێوە بە قانون داوایکەن ئێمە بە قانون دیفاعکەن ئێمە خاوەن ئەرزی کاتە هیچ ڕوبەڕووبوونەوەی ڕووی نادا کە زانستیان ئێمە زۆرترین ئەوان ترسان و هەڵاتن بە لەحزەیەکی زۆر کەم
کەناڵی کوسات و کەناڵی کەرکووک هاتن ئەوان لێ نەبابوو چون ئەوان کە چاوان کەوتە ئێمە زۆرەوە بووین ئێمە نایەلین بێنە سەر ئەزمان ئێمە بووسین ئەوان ئەزمان داگیرکەین بە هیچ شێوەیە مەقام قبوڵ نییە جێگە قبولکراوەیان باشە کاک نەوزاد ئەوەی کەوا ئێستا ڕووەدا تەنیا لە دوای 2007 یاخود وەکو بەشێک لە لێکەوتەکانی ڕەفراندۆم ئەمە ئێبینین تعریبە لە لەیلان بێ لە داق و بە هەر شوێنێکی تر ناوچەکانی دەوروبەر و باشووری کەرکووک ئەم تعریبە پرۆسەیە ڕۆدات ئەمە لە دوای 2007 ڕوویداوەیان بۆ نمونە پرۆسەی تعریب وەکو باس دەکرێت لە پێش 2023 هەر هەبووە لە دوای 2023 بۆ نمونەیان لە پێش 2007ەوە ئەم عەرەبە هاوردانە هیچ دەنگیان نەبووە هیچ باسییان نەکردو کە زەوی خۆیانە هیچ نهاتوونەتە سەرتان ئێمە کە گەڕاینەوە لە 2023 بیدایی دەغڵەکانیان بە پاوە بوو هەیەک عەرەبە لە سنووری ئێمە نەمابوو خانوو کراوە لە بەرامبەر بۆ محەممەد سەمۆتۆ کرابوو لە ساڵی 76 عەرەبی هاوردەیان تێکرد ئەو عەرەبانە هەتا ئێمە لە شاحۆ دەرکراین بۆ سلێمانی هەولی دەرکراین ئەو عەرەبانە مانەوە لە پرۆسی 2023 ئێمە کە گەڕاینەوە تەرجیل دەیەکی خۆمان عەرەب نەمابوو ئێمە عەرەبمان ڕاوێنە یەک عەرەبە نەمابوو قسەیەک لێگە بکەین خۆیان هەڵاتن بەرەو خوارەوەی عێراق نەهاتنەوە بە هیچ شێوەیە ئێمە جوابمان ناوتمان 17 ساڵە لە دوای 2023 لە دوای 2023 ئێمە جوابمان نال بە عەرەبەکانی ڕجێ بادوودمان ئەمان 16 ساڵە بە حرامی ئەم ئەرزانە ئەکوێنن ئێمە حرام ناخۆین با بێن بنەتۆیەکەیان ببنەوە بنەتۆیەکەیمان ژێرێک نییە ئەوان نەهاتنەوە هەتا 2017 ئەم 2017 کە 16 ئۆکتۆبەر ڕوویدا لەو ڕۆژەوە تا ئەمڕۆی لەگەر بێ عەرەبی هاوردا پاڵپشتیان هەیە ئەگە پاڵپشتیان نەبێ چۆن ئەکەونە سەر ئەرزی کورد تاپۆ بەناو کووردە من تاپۆ هەیە بەناو بەوە باپیرمە هیچ ساڵی 1935 تاپۆی عوسمانیە ئەو عەقدێکی پێیە کاتی ڕژێم بۆی عەقدەکە کراوە ئێستا عەقدەکەی لەغ کراوەتەوە محکەمەی کەرکووک زراعی کەرکووک هیچ کتابێ ئاماژە بەوە ناکا بڵێ ئەم عەقدیان بۆ تازە بکەنەوە لەبەرەوە قەراری مادی 140 ئێستا حاڵێن کارا کراوەتەوە بەس ئەمانە کەوا ئەمە هاتنە دەستێکیان لە پشتە خەڵکی سنوورەکەی ئەیان جولێن دێنە ئێرەمە سێم جارە دێنە سەر ئەم عەرزە ئەگەر ئێمە لە 2007 تا ئەم دقەیە من خۆم عەرزی خۆمە شێڵم هەتا ئەم دقەیە تۆمەکەین و فەلاحەتەکەین کاک نەوزاد و عەقدانەی کەوا پێیانە بۆ نمونە ئەمڕۆ پیشانتانیان داوە لە قەزای داق و بە بەردەوامیەڵە دێمە عەقدمان پێمە عەقدی هەر 2023 یان عەقدی نوێیە بۆیان کراوە لە دوای 2007 بەس عەقدەکان هەمووی کۆنەکانە پێش یان با بڵێن سەردەمی حزبی باس هەر ئەوانەیە عەقدی وەختی حزبی بەحسە عەقدەکانیان ماوە کە دوای 16 ئۆکتۆبەر کە لەم شارە دەسەڵاتمان نەما ئەوان بە فرسەتیان زانست بەڵام ئێمە قووەتی هێز و بازوی خۆمان نەمانێشە بەڵام با ئێمە ئەوەی نەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵ پاڵپشتمان بووە و هەموو کاتێکش پاڵپشتمان بووە ینی هاتەتە هەردەنگمانەوە هەوڵیان داوە ئەندام پەرلەمانەکان کۆمیتەی لێدان زۆر هاوکاریمانی کردە ئێمە تا ئێستاش چۆن ئەم عەرەبانە هاتنە ئێمە هجوممان کردە قاوێمان داوە نەماوەتەوە ڕوبەڕووی ئێمە نەوەستاون هەر هەڵاتنە چۆنە بەرەوە بەڵگە ناتوانن بێنن لە سنووری ئێمە دابژن فەلاحەت بکەن بە هیچ شێوە ناتوانن خواری بەخان خەڵک مەحموودێن پێیان ناکردێن باش کاک نەوزاد ئەگەرەمە زیاتر ڕوونکەینەوە بەڕێستانەڵێن ئەوان قەرەبووی مادەی 140 وەرگرتووە بۆی ئێستا زەویانە زەوی ئێمە مەبستان لەمە چییە؟ عەرەبی هاوردا مادەی 140 تەخسیس کرا بۆ کورد و عەرەب باشە کورد 10 ملیۆن بیدەنە بێتەوە بۆ وڵاتێکی خۆی عەرەب 20 ملیۆنی بدەنێ بگەڕێتەوە بۆ وڵاتێکی خۆی باشە ئەو عەرەبانێ کەوا هاوردە بوون کە کاتی ڕژێمی بەحث هێنایانی ئەوانە بە پێیانەوت دەهەزاری کۆمەڵێکیانەوت بۆ دیهاتەکان زەوی کورد کەوا بڵین لە دوای ئەمفال و ڕخوانی دیەکان ئەرزەکانیان کردە عەقد وەختی حکومەت کشی کردە عەقد بەسەرەوە کە لە دوای 2023 حکومەتی عێراق ڕوخا لە بەغدا کە دانیشتن کرا لەسەر ئەوەی کورد بگەڕێتەوە ناوچەکانی خۆی و بێتەوە سەر زەر ئەرز و ئەراضی خۆی عەرەبی هاوردە بگەڕێتەوە چی یانکەوتیان بە خەڵک زەرمەند نەبێ عەرەبی هاوردە 20 ملیۆن بووی دانا کوردشدا ئەوەی ئیمڕۆ کە هات 20 ملیۆنی وەرگردا تەعویزی ئەرزەکەشی وەرگردا کتابی ئەرزەکەش لای خاوەن کتابەکەش هێناوە کتابەکەی پێیەکە ئەم کابرای عەرەبە تەعویزی وەرگردا منش ئەڵێ ئێمە ئەڵێ کورد تەعویزی بۆ چییە؟ کورد خاوەن خاک و نیشتیمانە تەعویزی کوردەکانش بدەن عەرەبەکان بەس عەرەبەکان بڕۆنە بۆ وڵات خۆیان لەم وڵاتە نەمێنی ئێمە لەگەر عەرەبی ڕەسەنە وەک براوین لەگەر تورکمانە دائما ئێمە لەگەر تورکمان و عەرەبە هیچ کێشێکمان نەبووە ئێمە خۆمان پشتگیریمان کردە لە خەڵکی سنوورەکە پێکهاتەکان عەرەب تورکمان کورد ئەم ئێوارەیە کەسێکی عەرەبی ڕجێبات پەیوەندی کردە و تێری کاکە من دەستخۆشیتان لێ ئەەکەم ئەو عەرەبانتان ڕامناوە وەک ئێوە خاوەن تاپۆم تاپۆی ڕەش عەرەبی هاوردە ئەرزەکەمی داگیر کردە ئەگەر ئێوە ڕاوتان ناوە ئەوەی ئێوە ئیشەڵا سەری کردە
بۆ ئێمە دەسڵاتی ئەوانمان نییە ئەمە عەرەبی جەبا دەکە ئێمەش ئەمانەوێت لەگەر ئێوە پاڵپشتان بین ئەوان لەگەڵتانن ئەوان وەک ئێمە ئەو کابرایکەت پەیوەندی کرد وەکو ئێمە عەرزی تاپۆی هەیە عەرەبی هاوردە داگیری کردەوە کاتە عەرەبی هاوردە هەم قەرەبووی مادەی 140 وەرگرتووە هەمیش ناڵێ جوتیارەکان زەوی خام کێڵن و ئەیانوێ زەویەکانیش داگیر بکەن بەڵێ بالفعل ئاوە پارەی 140ەکەیان وەرگدا تەعویزی عەرزەکەیان وەرگدا دووبارە دێنەوە سەر جوتیارەکان نایەن ئیمڕۆیاوە نایەن ئەمە تۆمکن ئێتر ئێمە قاوێماندا و ڕاوێمانە و ڕۆشن ئێستا عەرزەکە لە زەمی خۆمانی یەک بوستی عەزمان عەرەب داگیری نەکردا عەرەب ناتوانێت عەرزیان بەداگیر بکە عەرەبی سنوودەکە ئەمان ناسێ ئێمە خەڵکی دێتەلجلین هەمومان خاوەن تاپۆی ڕەشین ئەوانەی هاوسێمانن ئەزای ئێمە خەڵکی سنوودەکەین بەس ئەو عەرەبانەکەوە دێن داوای عەرز دەکەن هیچی خەڵکی کەرکووک نین هیچی خەڵکە هەموویان خەڵکی خواروی بەغان خەڵک مەحموودی خوار بەغداد کاک نەوزاد ئەمڕۆ لە دوام ڕووداوە ئەڵێن بەڕێوەبەری ناحیەی لەیلان بۆ نمونە بە هەردوو لای وتووەم عەرەبە هاوردەکان هەم جوتیارەکانیش خاوەن زەویەکان وتوێتی کە بۆ ئەوەی کەوا گرژیا خۆت ئاڵۆزی ڕوبەڕووبوونەوە ڕوونەدات هەردوو لا بگەڕێنەوە بۆ یاسا یاسا بڕیاری چی ئەدات پێتانەوە ئەوەی کەوا ئەیبینن ئێوە چونکە لە ماوەکانی ڕابردوو بۆ نمونە لە قەزای داقۆک جوتیارە کوردەکان گلەی ئەوەیانە کرد ئەڵێن یاساش یاخود دادگاکانیش لەژێر کاریگەری نەتەوایەتیە لەوانەیە پشتگیری عەرەبەکان بکەن زیاتر ئێمە دەستخۆشی لە مامۆساکەین لە دنیاهای بەڕاستی هەڵوێستی جوامێرانەیە بووە هەموو کاتێ پاڵپشتمان بووە هەموو کاتێ بەدەرمانەوەتەوە ئەڵێ من خەڵکی ئەم سنوورەم ئەزانم ئەم دێیە خاوەن ئەم خاکن خاوەن ئەم عەرزەن خاوەن تاپۆن قەت مدوێحی لەگەر ئەوەیە نییە عەرز بدێتە عەرەبی هاوردە دایما لەگەر حەقایە بەڵام ئەو ئەڵێ بۆی کێشە دروست نەبێت لە سنوودەکە هەمانجی کردا بەڵام هەر لەگەر ئێمەش پشتگیرمان بووە لەبەرەوەی ئێمە خاوەن عەرزەکەین ئێستا حکومەت قانون یاسا لەگەر مادی 140 مادی 140 کارا بکرێتەوە عەرز دەکرێتەوە بۆ خاوەن تاپۆ خوا نەخواسە ئەم مادەیە ئەگەر جێبەجێ نەکرێت ئەگەر عەرەب دەستی بڕوە عەرەبی هاوردە عەقدیان حکومەتی عێراق عەقدەکانیان بۆ تازە بکاتەوە ئەدێتە عەرەبەکان حکومەت عێراق ئەگەر ئەم مادەیە ئێستا کاک خالیشوانی وەزیردادە و بەڕێزە خۆی لە کەرکووک بووە لە ئەرازی کەرکووک و هەموو شوێنەکان ئەزانێ چاک ئەزانێ کێ خاوەن مڵکە کێ خاوەن مڵک نییە چاک ئەزانێ کێ داگیرکەرە ئەوانە داگیرکەر بوونە ئەوانە بە داگیرکەری هاتنەوە وڵاتێکی ئێمە ئەگەنا کەرکووک عەرەبی تێ عەرەبی ڕەسەد تورکمانی تێیە ئەمانە هیچی داگیرکەری مامۆستا محەممەدش هەڵبەتە خەبەری بووە ئەوانە وەکو عەسکەری بوونە وەکو کابراوتی چەکیان پێ بووە زیاتر ویستی بووی کە گرژیەک و تاقوتۆکە ڕوونەدا کاک نەوزاد ئەوەی کەوا ئەیبینین بۆ نمونە باسی ئەومان بۆ بکەیت کە سەرکردایەتی کورد لە ڕابردووە تا چەند ڕۆڵی هەبوو کۆزانین کەوا بۆ نمونە پەرلەمانتارەکان و هەتا دوایی زەوی کورداگیرەکرا خۆیان هاتنە ئەو ناوچەیە و هەوڵی چارە سەرکردنیانەدا بەڵام بەردەوام جوتیارەکان گلەی ئەوواکەن کەوا پێویستی بە چارەسەری یەکجارەکی هەیە ئەگەر وەڵامی ئەوم دێتەوە لە هەمان کاتیشە بە کورتی پێم بڵێیت جوتیارەکان جاری پێشوو لە قەزای داقۆک دەیانوت ئێمە هەڵوێستی تونمان ئەبێت چونکە ڕوبەڕووبوونەوەیەکی زۆر قورس ڕوویدا جاری پێشوو لە قەزای داقۆک هەڵوێستی ئێوە چیە بێت لە بەرامبەر بۆ نمونە درەنگ جێبەجێکردنی مادەی 140 خود بە دەنگەوە نەهاتنتان ئەم پرسیارە زۆر لە جێخۆیەتی مادەی 140 ئەگەر تەطبیق بکرێت کورد هەمووی ئیسلاحاتەکە خوا نەخواسە عەرزێ بڕوە دوو عەرز بڕوە کورد لە شارەکە نامێنێ ئێمە ئەگەر فەلاحەت نەکەین حکومەتی عێراق لەگەر عەرەبی هاوردە بێت ناچاری چی بکەین دەبێت عەرزەکەمان داگیر بکەن دەبێت جێبیدین ئێمە داوا ئەکەین ئەم ساڵی 23 بە زوودنی کات من حەزم لە 6 مانگ و ساڵ نییە بەیانی بکرێت دوو بەیانی باشترە ئەم مادەی 140 تەطبیق بکرێت عەرز بگرێتەوە بۆ خاوەنە ئەو عەرەبانی کەوا قەرەبوویان وەرگرتا با لە کوردنەوەیان لەگەر بکرێ ئێوە قەرەبووتان وەرگردا ئێوە کە داگیرکەر بووتانە حکومەتی عێراق ئێوە بێتەوێ ئێوە خاوەن عەرز نیتان چۆن ئەسمە سەر عەرزی بنا جوتیارەکان ئێمە هەموو کاتێ پاڵپشتی بنا جوتیارەکانی داخوخین ئێمە لەگەر ئەوانین چونکە ئەوانش وەک ئێمەوان ئێوەش خاوەن عەرز و ئەراضی ئەم مادەی 140 هەتا زووە جێبەجێ بکرێت کورد و تورکمان و عەرەبی سنوورەکە ڕەسەنەکان هەموویان لە کێشە و مەشاکل نەجاتیان لەبێت ئەم شارە بەوە جوانە پێکاتەکان پێکاتە دە کورد تورکمان عەرەب مادەی 140 بۆ هەر سێرەتەوەکەیە دژی ئەو عەرەبە هاوردانن ئەوانە داگیرکەرن چەندێک زوو بکرێت هەر کەمە ئێمەش وەکو خەڵکی دێیەکەمان رازی نیمان بە هیچ شێوەیە عەرەب بێتە سەر ئەرزەکەمان ئەندام پەرلەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی زۆر باشیانە بوو هەموو کاتێ هاوکاریمانیان کردا ئێمە ناگەن بەتایبەتی دیلانش دەورێ باڵای بینیە ئێمە هەر شتێ بۆ ئەوانمان ئاگادار بکرێتەوە ئێمە ئەمانەوێت زیاتر
بێنە سەر خەت بێنە لەگەڵمانە بێن ناو وەزعەکەەوە چونکە ئەوان لە پاڵپشت ئێمە بن ئێمە خۆمان نایرین عەرەبی هاوردا عەرەبی داگیرکە بێتە سەر ڕێزەکەمان. زۆر سپاس بەڕێز نەوزاد مەجید، سپاس بۆ بەڕێز لەگەڵم. سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بەڕێزم.